بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بنەمای دووەم بۆ خۆپاراستن لە فیتنەکانی آخر زەمان بریتیە لە دووربوون لە گروپە گومڕاکان. کامێکێکە لە گرنگترین بنەماکان، چونکە بەڕاستی بە نزیک بوونەوەت لە هەر گروپێک، لە هەر تاقمێک، لە هەر فێرقەیەک بەڕاستی تۆ بەرەو گومڕایی ڕۆی. واگەر تەماشای قورئان بکەی لە تەواوی قورئانە تەفرەقە مەذمومە، خۆ جیاکردنەوە لە گروپی سەحابەکان و لە فێرقەی ناجیە و گروپی ڕزگار بوو مەذمومە. ئیتر بە شێوەیەک پەنا بە ئەڵڵا داخلی جەهەنەمەیەکە. مەرج نییە هەموو خلافێک تەفرەقە بێ، بەڵکو خلاف پلەی خۆی هەیە، پلە بەندیە. پلەی یەکەمی خلاف کە بێتە تەفرەقە کە مفارقەی ئیسلامی پێیەکەی، واتە لە ئیسلام پێی دەرەچی، بریتیە لە کوفر. تۆ لە کۆمەڵێ بابەتە مخالفەی مسلمانان بکەی کە پێی کافرە بی، ئەمە بابەتێکە تۆ باتە دەرەوەی ئیسلام، ئەچیتە ناو یەکێ لەو فێرقانەی تر لە میلە لە کوفریەکان. پلەی دووەمیان بریتیە لە تەفرەقە لە ناو ئیسلامە، واتە تۆ مخالفەی تێگەشتن و فەهمی سەحابەکان بکەیت و هی تابعیەکان و تابعی تابعیەکان و ئیجماعی ئومەت لە کۆمەڵێک بابەتە کە ئیتر پێ بیتە مبتەدیع، پێ بیتە گومڕا. ئەمیش یاخود دەرەچی بەرەو کوفر، یاخود ئەمێنیتەوە لە ناو ئیسلامە، بەڵام بە مبتەدیعی و بە گومڕایی. پلەی دووە ئەو پێوترێ خلافی تەنەوع. خلافی تەنەوع بریتیە لە زۆرێک لەو بابەتانەی کە سەحابەکان هەریەکە و بە شێوەیەک گوزارشتیان هەر لێوەی کردووە، کامە هیچ دەرەرێک نادا، وامە تۆ داخلی هیچ فێرقەیەک ناکا لە بەرەوەی گوزارشتەکان جیاوازن، بەڵام مەبەستەکان یەک. و پێش ئەمەش پلەیەکی تر خلافمانەیە کە خلافی فروعە، جزئیاتە، یعنی خلافی ناو لە قوپۆپەکانە و کۆمەڵێک بابەتی بەسیط و ئاسانە کە ئینسان داخلی بیدع و گومڕایی ناکە، بەڵکو ئەگەر بێت و ڕاجیاوازیەک هەبێتیایە چاوپۆشی لێکرێ و ئیعتیبارێکی بۆ داناندرێ و نێوانی مسلمانانی پێ لە بەرێک هەڵناوەشێنرێ. بەڵام کە ئێمە باسی تەفرەقاکەین بریتیە لە لادان لە ئیسلامەوە بۆ غەیری ئیسلام، جا ئیتر ئەگەر بە ناوی ئیسلامەوە بێ یاخود بە بێناوی ئیسلام بێ. طبعاً بە بێناوی ئیسلامەوە کوفرێکی ظاهیر و ڕوون و ئاشکرا، بەڵام هەندێک کەس لایدا و بە ناوی ئیسلامەکەوە نیفاقە. کە باسی تەفرەقاکەین مەبەسمان تەفرەقەی بیدعیە کە خۆت تووشی بیدع و گومڕایی بکەی، ئیتر بە شێوەیەک بیدعەکەت لە دین بدباتە دەرەوە، یاخود بیدعەکەت لە ئەهلی سونەت و جەماعەت بدباتە دەرەوە. تەواوی ئەو گروپانەی کە لایەن داوە لە قورئان و سنەت و تێگەشتنی سێجیلەکەی ئومەت پیانەوترێ گروپە گومڕاکان، بە هەر هەمویان وەهاوترێ. و خۆپاراستن و خۆدابڕاندن لەوان مەرجە بۆ ڕزگاربوونت لە فیتنە و ئاشوبەکانی آخر زەمان. وتقطعوا أمرهم بينهم زبورا كل حزب بما لديهم فرحون. ئەمانە دیانەتەکەی خۆیانیان بەش کرد و ئەهلی دینەکەی خۆشیانیان بەش کرد، هەر یەکەو کۆمەڵێکی لە خۆی کۆ کردەوە، ڕێبازێکی بۆ خۆی دانا و سەبیلێکی بۆ خۆی جیا کردەوە، هەمووشی دڵخۆشە بەوەی کە جای کردوێتەوە. و بینین حوذەیفەی کوڕی یەمان کە داواکە لە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ڕێگە چارەی پیشان بدا بۆ ڕزگاربوون لە ئاژوب و فیتنەکانی آخر زەمان، ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم یەکێ لە ڕێگا چارەکان کە بۆی داڕژێ بریتیە لە دوورکەوتنەوە لە تەواوی گروپە گومڕاکان.
كافرمي فاعتزل تلك الفرق كلها، دور بكواروا لو جروبانا هر هميان مراقب كروبا مرقي داركيا كقرآن والسنة تيقشني سيجي لبرزك أمته. وابنين لفرمدكي ابن مسعود كافرمي رسول الله صلى الله عليه وسلم ختيكي بوكردين ختيكي ريك وراستو فرمي هذا صراط الله أو ربازي الله. وفرمين لتنيشت أو ختانوا أو ختوا ختانك تريكن فرمي وهذه السبل أو جرقا كاني قمرين عشان فرمي على كل سبيل شيطان لسر هريك لو رقانا شيطانك يدعو الناس إليه خلقي بانك برقاكي خوي. لرواياتك ترى دعاة يدعون على أبواب جهنم أما نبعن خوازان لسر درقا كاني دوزخ خلق بانك بوي من أجابهم قذفوه فيها هركسي ولا ميان باتوا دوام كوي واني خلناو دوزخو. ويبراسي آياتك فرمي ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله دعاء ورقانا مكون سر صراط مستقيم كبمينه أو كبيج إيوا صحابة كان تابعي كان بسري الرشدون بيوي قشتون توبة الله وشون تباشتو إن شاء الله. فرمي شوين سبيل كان مكون أو رقاني كالإسلام جاء كراوته بناوي إسلام بو فتفرق بكم عن سبيله لسر صراط المستقيم لا تانناو دوشاري جهنم تانك. فشان فرمي ذلكم وصاكم به لعلكم تتقون وصيتي الله يا أبو إيوه بلكو يو تقوى الله بكانوا أو وصية النشكينا. وابين رسول الله صلى الله عليه وسلم لفرمديك صحيحة فرمي عليكم بالجماعة إيه ولا قال جماعة بالجماعة كيه ما أنا عليه اليوم وأصحابي أوانا لسر بازي هاولاني رسول الله صلى الله عليه وسلم لا بيرو كردني دينا أمانة جماعة بريتين يلا جماعتك يخوت جماعة عبد الله كريم مسعود فرمي الجماعة ما وافق الحق وإن كنت وحدك. جماعة فرمي بريتيا لويك لقل حقابي حقيش كامي أويك صحابة كان لسريبون لقل رسول الله صلى الله عليه وسلم جاء قرتو خوشد بتنيابي أو لقل جماعتاي عندك زن فرمودانا والك داتو كتو نيوجكت با جماعتك بن نيجي جماعتك تلقى جماعتك كافريش بن يا لقل أو حزب با أو أنا جماعتنا قال كافريش بن نبابا. عليك بالجماعة ما بستي الأمر الأول لقل جماعي صحابك. باش أنا فرمي فإنه من فارق الجماعة قيد شبر مات ميتة جاهلية. لبروي هر کسێک بقدر بستێک لە ڕێبازی ئەم جەماعەیە جیابێتەوە مان عليه اليوم وأصحابه أو برو جاهلية ڕوا واگەر بمرێ لەسەر جاهلية ئەمرێ. ولا فرمودەیەکی ترا رسول الله صلى الله عليه وسلم فرمي عليك بالجماعة وإياك والفرقة فإن الذئب يأكل من الغنم القاصية. فرمي دەست بگرە بە جەماعەتەوە جماعتي شكين وكوتمان أوانا كالسر ريبازي حقا ريبازي صحابة كان رسول الله صلى الله عليه وسلم. فنو إياك والفرقة ونكي خوت لو جماعة داب براني نكي خوت لو جماعة داب براني بو فإن الذئب تأكل من الغنم القاصية. لبرو يقولك لناو رانا مرة بلا مالي مرك أداوي با كتاك بو بيتو توش كتاك بيتو لقل صحابة كان نما الشيطان أو قرقيو زور بخيراي بلا مار الدداو داخلي جهنم دكا. ولا فرموديك رسول الله صلى الله عليه وسلم فرمي عليكم بالجماعة فإن يد الله مع الجماعة. فرمي إيه ولا قل جماعة بن
لقال كيبن جماعة كيبوت من جماعة صحابة كانوا تابعية كان أو كانت الله سبحانه وتعالى دستي لقلتانا به وتبو خوي بشتيوانتانا به وهو كارتانا به بدستي خوي سرتانا خا بەڵام مەفهومی مخالفەی حەدیثەکە پێمانەڵێ دوورکەوتنەوە لە جەماعەت هیچ سەرکەوتنێک بەدەست نایە و نایبینین. ولا فرمودەیەکی ترا فەرمێ الجەماعەت ڕەحمە، فەرمێ جەماعەت ڕەحمەتە. بۆیە تۆ هەتاوەکو لەگەڵ منهەجی سەحابەکانی ڕەسوڵ الله بی صلی الله عليه وسلم لەگەڵ ڕەحمەتە بی. ئەم منهەجەت لەکوێ دەسەکەوێ؟ ئەم ڕێبازەت لەکوێ دەسەکەوێ؟ لە کوتوبی سەلەفە، لەو کتێبانەیە کە زانا بەڕێزەکانمان 1300 ساڵ لەمەوە پێش بەدواوە نووسیبیانە. ئەبینین ئیمامی شافعی تیایان نووسیوە، حومەیدی تەلەبەی تیایان نووسیوێتی، موزەنی تەلەبەی تیایان نووسیوێتی، و ئەبینی ئیمامی ئەحمەد تیایان نووسیوێتی و تەلەبەکانی تیایان نووسیویانە. زۆرێک لە ئیمامە بەڕێزە گەورەکانمان ئەگەر ئەو منهەجەتەوێ لەلای ئەوان دەسێکەوێ و ئەتوانی پەیڕەوی بکەیت و لەگەڵیا بڕۆیت. وێ بەڕاستی گەڕانەوە بۆ منهەجی سەحابە سەرکەوتنە، وەکو چۆن ئیمامی مالک فەرمێ لن يصلح آخر هذه الأمة إلا بما صلح بها أولها. فەرمێ کۆتایی ئەم ئومەتە هەرگیز چاک نابێ و چاکسازی تیایە ناکرێ ئللا بەوە نەبێ کە سەرەتای ئەم ئومەتە لەسەری بووە. وێ بەڕاستی زۆر گرنگە لەمڕۆیان بزانین کە جەماعەی حەقیقی کامەیە. ئەگادار بە خەڵک لەسەر گومڕایی کۆ نەبێتەوە زۆر بن و پێیان هەڵخەڵەتی و وابزانی ئەوان جەماعەن. باشە ئەگەر هەموو سەرزەوی کۆ ببنەوە لەسەر گومڕایی هەمویان گومڕان، واگەر تۆ خۆت بە تەنیابی و لەگەڵ منهەج و ڕێبازی سەحابەکانابی تۆ هیدایەت دراوی لەسەر جەماعەتی، تۆ لەو گروپەی کە ڕزگاریە بێ. وەیە فوضەیلی کوڕی عیاض ڕزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ عليك بطريق الحق ولا تستوحش من قلة السالكين فإن معك الأنبياء والصديقين والشهداء والصالحين. أفرمي تو ڕێبازی حەق بگرە کە ڕێبازی ڕەسوڵ الله سەحابەکانیەتی، و فەرمێ بێتاقەت مەبە لە کەمی ڕێبوارانی ئەو ڕێگایە، لە کەمی ئەو کەسانی کە لەسەر ئەو ڕێگایە هیچ بێتاقەت مەبە. لەبەرەوەی ئەو ڕێگایە ڕێگای پێغەمبەرانە، ڕێگای ڕاست ڕەوەکانە، ڕێگای شەهیدەکان و پیاو چاکەکانە. تۆ بۆچی خۆت بە تەنها زانی؟ بۆیە لەم سەردەمەیە ئەگەر بێت و بە تەنیاشبی، بەڵام مادام لەگەڵ ڕێبازی سەحابە و تابعی و تابعی تابعیەکانی و لەگەڵ کۆدەگیەوان ئەڕۆیت و خۆت گیان نەکردوێتەوە لێیان، ئەوە تۆ لەسەر حەقی و تۆ سەرکەوتووە بی و تۆ سەرفرازەبی، بە هیچ خەم و خەفەت نەخۆی، با خۆشت بە تەنیابی. واگادار بە زۆری و بۆری هەڵمە خەڵەتێ لە ناو مەقەڕەکان و هۆڵەکان و لە ناو مزگەوتەکانی شاد تەنانەت کە مزگەوتی جەماعەتە گومڕاکانن، بە هیچ شێوەیە بە زۆری و بۆریان هەڵمە خەڵەتێ و تێمەکەوە. ئەوان هەمووی بەتاڵن و هەمووشیان ئەڕەوێنەوە. و بەڕاستی لەگەڵ جەماعەت بوونیش لەم ڕۆیە باجێکی قورسیەوێ، ئینسانە بێت تەحەمولیکە و ناتوانی لەگەڵ جەماعەتی سەحابەبی هەتا وەکو دووشت لە خۆتان نەهێنیتە بوون. یەکەمیان منهەجەکەیان قوبوڵکەی و ئەهلەکەشی قوبوڵکەی و لەسەری بڕۆی. دووەمیان بەریبی لە هەموو منهەج و ڕێبازە گومڕاییەکانی تر، چونکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە فەرمودەکەی خۆیان فەرمێ عليكم بسنتي وسنة خلفاء الراشدين المهديين من بعد عضوا عليها بالنواجز وإياكم وما ابتدع فإن كل بدعة ضلالة وكل ضلالة في النار. فرمي وداس بقرن بسنتي منه وسنتي خليفة كاني منه أصحابي منه
بەدەدانەکانی دواوەتان ئەو ڕێبازە بگرن و لە هەمان کاتیشا بەری بن لە بیدعە لەگەڵ بیدعەکارەکان. چونکە بەڕاستی بیدعەکارەکان گومڕان لە بەرەوەی بیدعەکەیان گومڕاییەوە هەمووشیان لە ئاگرن. وەگەدار بە دەستگرتن بە سنەت و جەماعەت و ئەهلی حەدیثەوە دوو ڕوکنە، ڕوکنی نەفی لەگەڵ ڕوکنی ئیثبات. بەری ئەبی لە هەموو گومڕاییەک و خاوەن گومڕاییەک و دەستی ژەگری بە سنەتەوە وەکو خۆی جێبەجێیەکی. ئەمڕۆ گروپە گومڕاو سەر لێ شێواوەکان بۆ خۆیان گروپەکانی خۆیانیان جیا کردوتەوە و گومڕاییان داهێناوە، تۆ بانگەکەن بۆ لای خۆیان. کاتێک تۆ ئامادە دیت لەگەڵیانە کۆبیتەوە ڕێ تۆ تەفرەقە دروستەکەی. تەفرەقەم لەگەڵ کێ دروست کردووە؟ لەگەڵ کەسانێک کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بە ئەهلی ئاگر ناوی بردوون كلها في النار إلا واحدة، لەگەڵ کەسانێک کە ئەهلی سەبیلەکانی شەیطانن، ڕێبازەکانی شەیطان لە چواردەوری صراط المستقیم. نا، ئێمە بێ کۆک بین هەمومان لەسەر کەلیمە ئەو ساکە، کۆکیش بین لەسەر جەماعەت، کە هەمومان کۆ بووینەوە لەسەر تەوحید و سنت، ئەو وەختە هەمووشمان کۆ بینەوە لەناو یەک جەماعەت. أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. هەمووتان کۆ ببنەوە لەسەر تەوحید ئەو ئیقامی دینە، و دواتریش ڕاجیاوازیتان نەبێتیایە. وەک کەسێک کە لە ڕێبازی سەحابە لای داوە بە گومڕاییەک کە گومڕایی قبولکردنی حکمی غەیری ئەڵڵایە و پەکخستنی حکمی ئەڵڵایە و هێنانی حکمی ئینسانەکانە، ئەمە ئێمە لەگەڵی کۆنابینەوە. کەسێک کە حکمی تاغوتی قبول کردو تاغوتی لێبووەتەوە لی ئەمر، ئەمە ئێمە لەگەڵی کۆنابینەوە. کەسێک کە قەبر و دار و بەرد و پەڕۆ پەرستێ، ئەمە ئێمە لەگەڵی کۆنابینەوە. کەسێک کە ئەحادیثەکانی ڕەسوڵ اللهی پێڕەفزە و خۆی ناونە قورئانی، ئەمە ئێمە لەگەڵی کۆنابینەوە. کەسێک کە بە هەموو شێوەیەک ناو صیفاتەکانی ئەڵڵا سبحانه وتعالى تەئویلەکە و پەکی مەعنا ڕاستەقینەکانیانەکە، ئەمە جەماعەت نیە و ئێمە لەگەڵی کۆنابینەوە. بەڵکو ئێمە بە واجبی ئەزانین بۆ ئەوەی تۆ کەسێکی سنی پاک و پاڵفتەبی بەریبی لە هەموو ئەو جۆرە کەسانە و لە شوێن کەوتەکانیشان، هەرچەندە زۆر بن بۆرن، پێیان هەڵمەخەڵەت. بۆیە بەڕاستی یەکێک لە گرنگترینی بنەماکانی پارێزراوبوون لە فتنە دووربوونە لە تەواوی گروپەکان. بەڵکو تۆ بەس ئیسلام و مسلمانانە قبول بێ وەکو خۆی، هیچ ناوێکیش لە خۆت نەنێ. چونکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ: فادعوا بما سماكم الله به المسلمون المؤمنون عباد الله. ئەو ناوانە لە خۆتان بدەن کە الله سبحانه وتعالى لێ ناون: مسلم، مؤمن، عبدی الله. ما باقی ناوەکانی تر رسول الله صلى الله عليه وسلم بدعوى جاهلية نبيبا: من ادعى بدعوى الجاهلية فإنه من جثى جهنم. هر کەسێ بانگەشە بۆ ڕێبازی جاهلیەت بکە ئەوە کەلاکی جەهەنەمە. فەرمویان: وئین صەلا وئین صام، فەرمی بەڵێ با نوێژیش بکە و با ڕۆژوش بگرێ. ئەنجا فەرمووی ئێوە ئەو ناوانە لە خۆتان بدەن کە الله سبحانه وتعالى لێ ناون: مسلم، مؤمن، عبدی الله. و إن شاء الله لەژێر ئەو ناوانەیە بە کە الله سبحانه وتعالى لێ ناون و ئەو ناوەڕۆکەش پەیڕەو بکە کە رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ سەحابەکان و دو ئەوانیش دوو جیلەکەی تر پەیڕەویان کردووە. بەو شێوەیە تۆ بەری ئەبی لە تەفرەقە و گروپ و ڕزگارت ئەبێ لێیان و ڕزگاریش دەبێت لە فیتنەکانیان. نەکەی مەیلی دڵێ بجوڵێ بۆ هیچ یەکێ لەو گروپانە و خاوەنەکانیشیان، چکە بەڕاستیەوە مەیلی دڵێ بەرەو فیتنە جوڵاوە. دواتریش کە تێکەوتی دەرباز بوونت محاڵە، چونکە فیتنە فڕێنەری دڵە، دڵت ئەبا کە دڵیشتی برد
أخواج استشب دعاء أروى كبراسين صلح صلح سائر الجسد وإن فسد فسد سائر الجسد والحمد لله رب العالمين.